باسکردن لە ئیسلامی سیاسی بەبێ باسکردن لە دەور و نەخش و بەرجەستەی یەکێتی و پارتی و پشتیوانی و ئەو زەمینە مادی و ئابووری و سیاسی و قانونی کە بۆ ئیسلامی سیاسی خۆڵقانونەتی باسێکی ناتەواوە بێ و تەنانەت ینی بە بڕای من فریوکارانەیە. بۆیە وەختێک باسی ئیسلامی سیاسیەکەی بەریشی پشتیوانیەکی فراوانی هەمەلایەنەی ئابووری سیاسی قانونی کۆمەڵایەتی هەموو ئەوانە کە لەلایەن یەکێتی و پارتیەوە کرێ دەبێ ئەو هاوکێشەیە ئاوها تەماشا بکرێن بەبێ ئەوە ناتەواوە هاوکێشەکە بەبێ ئەوە فریوکارانەیە بەبێ ئەوە سەر لێتێک دەرە چونکە دوایی کەیتە سەرباسیەوەی کە چۆن دەور و کارکردی ئیسلامی سیاسی لە کوردستانە کەم بکرێتەوە ئەگەر بێت و لێکدانەوەکەت فقط ئیسلامی سیاسی بێ بە هەڵەیەکی هەتا لە جوابدانەوە و لە هەوڵدان بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئیسلامی سیاسی لە کوردستانە بە بڕای من ئەم شەماوەی ئەم ڕووداوانی کە ئێستا ڕوو ئەدەن ئەشعەری لە دژی سەلەفی و سەلەفی لە دژی ئەشعەری و ئەمە حەمبەلیە و ئەمە نازانم بەشە جۆرا و جۆرەکانی ئیسلامی سیاسی کە کەوتونەتە یەکتری هەنێک فرسە دەێنێ هەنێک هێرشەکە هەنێک قسەی بە هەر حاڵ ئەمەی کە ئێستا لە کوردستانە ڕووەدا نیشانەی نقطە زافی ئیسلامی سیاسیە نیشانەی نقطە زافی یەک بزوتنەوەیەکی فراوانە کە یەکێتی و پارتی لە بوحران و قەیرانێکی ئێجگار قوڵایە دەسەڵاتدارێتی لە کوردستان بەوەشەوە کە دەسەڵاتی بەدەستەوەیە بەوەشەوە کە خۆیان یان ئیسلامی سیاسی حیزبە ئیسلامیەکان چونکە لای چۆنە یەکگرتووی ئیسلامی ئەو کە نوێنەرایەتی با بڵێن ئیسلامی سیاسیەکەن لە کوردستان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئیسلامی و ئەوانەی تریشی کە لە بە شکلی متەفەڕقە هەن و مەلای مزگەوتەکان و خۆیان سەر بە هیچێکە لەم دوانە نازانن بەڵام بەشێکن لەم پرۆسێ ئەمانە هەمویان یەک پاکێجێکن پێیان ئەڵێن ئەوەی کە پێڵێن پرۆژەی سیاسی لە کوردستانی عێراق